عزيز نبيد دوو برازام هەیە باشە یەکیان لە مەکتەبە یان لە یەکی ابتیداییە ئەو تریشان ئەچێتە ڕەوزە تقریبا 6 ساڵ بۆ 5 ساڵ ئەو ناون بەڵێ قسەکردنیان یعنی قسەکردنیان زۆر کەمە هەشتێکی پێڵی دووبارەیەکەنەوە یاخود بە جۆرێک قسە ناکەن هیچی ئەدا کوڕەکەیان هیچ قسە ناکە ئەوەی 5 ساڵەکە باشە کچەکەشیان زۆر بەکەمی قساکات ئیتر نازانم بردومانە بۆ چەند لای دکتۆرێکی بەڕێز لای چەند دکتۆرێکمان پێ کردووە هیچ کێشەیەکیان نییە ئیتر نازانم بێنە خزمەتی مامۆستای ئاینی یاخۆ چی هۆکارێک بکەین کە بتوان قسەکردنیان بۆ گەڕێتەوە. ئێستا ئەو دووبرازایەت نزیکتن لە تەکتن؟ نەوەڵاهی لە تەک من نیت. ئەگەر لە تەکت بوونایە هەر منەوە هەندی ئاەتم لەبەر خوای گەورە خوێن بەسەریانەوە گوێیان لەگرتایە بەس خۆتان ڕوقی شەرعی بۆ بکەن مادام دکتۆری ئەوەیان ئیزن داوە کەواتە کەوتۆتە سەر ئەوەی ئیتر وردە عیلاج وەرگن ڕوقی شەرعیان بۆ بکەن هەوڵدان ڕاهێنانیان بۆ بکەن کۆمەڵی خەڵک هەیە یعنی بەس ڕاهێنان بۆ مناڵان ناکەن کە قسە ناکەن یعنی هەوڵدان هەندێک سنتەر هەیە ئەو سنتەرانە بدۆزنەوە و کۆنتاکتیان لەگەڵا بکەن و وردە بەڵکو ئینشەڵڵا بۆ قسەکردن بڵێ قساگەن بەڵام هەر شتێکیان پێڵی دووبارەیەکەنەوە یاخود زۆر بە زەحمەت جارێک کوڕەکان نییە قسەکردنی هەرنی هەتا قسەیەکا بۆمنا ئیتر زۆر عنی خەمبارە بە جاری وایە داوسایی باتەوە بێتاقەت دەبێت تنازم هۆکارە هیچی بە مامۆستاییان قوربانگیان من نازانم طبعا یەکەم نیانم بینیوە دوایی العلم عند الله خوای گەورە ئەزانێ ئەوە بۆچی وایە بۆچی وانە بەڵام ڕەنگە بە مروری زەمان ئازادی بێمە خزمەتە یان ئێمە خزمەتە برای شیرینم طبعا من هیچ نازانم باوەڕت هەبێت وەکو ئێوەوام یعنی تەنها ئەزانم قسەی خێر بکەم و کۆمەڵی ڕێنماییم لایە بتوانم خزمەتان کەم ئەگینا برا من نە ڕوقی شەرعی بۆ خەڵکەکەم نە خەریکی دوعاکردنم خوا خۆی ئەگای لێتی ئیشی وان ناکەم بشم کردایە لە خزمەتان نابوو هیچ ئەشکاری نەبوون نەبیمێن بۆ لای مامۆستایەکی ئاینی بۆ لای هیچ کەسێ مەیبن بۆ لای هیچ کەسێ برا شیرینەکەم خۆتان لە ماڵ و ڕوقی شەرعیان بۆ بکەن هەر پەنجەی شادمانتان پاک بشۆرن و لەسەر زمانیان دای بنێن و چەند جارێک ئایەت الکورسی و 7 جار سوڕەتی فاتحە بەسەریا بخوێن بەڵکو ئینشەڵڵا خۆی گەورە شیفایان بدات.